یەکەم دیداری نێودەوڵەتی ژنە ناوداری کورد عادیلە خانم لە ئەڵەبجا بەڕێوەچوو. لە دیدارە یەک ڕۆژەیەکە 3 پانێڵ پێشکەشکران. شارەزانی بواری مێژوو لە ڕێگەی توێژینەوە و بەڵگە و دیکۆمنتەکانەوە لە قۆناغەکانی ژیانی عادیلە خانیان کۆڵیەوە. ئەم ژنە ئێمە بەبەستمان بوو کە لەسەری بۆستین قسە بکەین و جارێک تر بهێنینەوە بەردید و ئەم جیلە تازەیە و خەڵکی ئەوانەی کە لە سەردەمەکەی نەژیاون لە ڕێگەی ئەم توێژینەوانەی لەم دیدارە پێشکەشەکرێ باشتر پیان ئاشنا بن و گفتوگویەکی جدی لە مەیدانا دروست بێ. بەشداربووانی دیدارەکە بە گرنگیەوە باس لە ڕۆڵی عادیلە خانم وەک ژنە ناودارێکی کورد دەکەن و ئەوکات ئەوەش دەخەنە ڕوو پێویستە قۆناغەکانی ژیانی ئەو ناودارە بکرێتە دیکۆمنت و بپارێزرێن بۆ ئەوەی لە قۆناغەکانی ژیاندا شانازی پێوە بکرێت کە لە پاڵ پیاواندا ژنانی کورد توانیویانە هەم سیاسی و فەرمانڕەوایەکی سەرکەوتوو بن. ئەڵبەت ئێمە لە ناو مێژووی کووردا بەتاتی لە باشووری کوردستان چەند ئافرەتێکی کەممان هەیە کە زۆر بەناوبانگن، عنی وەکو خانزادە خان، حەبسە خانی نەقیب، عادیلە خان و چەند کەسێکە پێویستە گرنگی بە ژیانی ئەمانە بدرانی لە ناو ئەو سەردەمێک کە سەردەمێک بۆ تا ئێستا ژانی پیاوان ڕۆڵی سەرەکیە بینن لە سیاست و لە ئەدەب و لە دەرکەوتنە، بەڵام بۆ لە مەناڵی عادیلە خان ڕۆڵێکی گەورەی بینیوە. توانێتی ململانێت تەنان لەگەڵ دەسەڵاتدارێتەکە شێخ محەممەدی شابگا زۆر جارانی توانێتی سەرۆکاتی و هۆزی ژافکە لێرە هەرچەند بە فەرمی قایمخەمی هەڵەبجە نەبووە، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕۆڵەشی بینی عنی دەسەڵاتداری یەکەم بۆ لە ناوچەیە. بەڵێ من بۆ خۆم کە وەکو ژن کە سەرجەم ئەو نووسراوانم خوێندوێتەوە کە لەسەری نووسراوە بە تایبەتی کارەکانی مێژووی بۆ خۆم لەم کاتەیە کە ئێستا سەدەی 21 بەرەو 21 ئەڕۆین لە سەدەی 19ەوە هەتاکوم ئێستا 300 ساڵێک ئەکات من بۆ خۆم زۆر سوودم لێ بینیوە و زۆر ئەتوانم بڵێم کارەکانی ئەوم بە هەند وەربگرەوە کە بتوانم چۆن سادە و ساکار لەگەڵ هاوڵاتیانە مامەڵە بکەم. بەوتەی شارەزانی مێژوو عادیلە خانم خاوەنی ویستێکی بەهێز بووە و هەوڵی ئەوەی داوە دەسەڵاتی سیاسی و کارگەڕیە بێت و لەوەشدا سەرکەوتوو بووە. بەپێی زانیاریە مێژوویەکان ژنە ناوداری کورد عادیلە خانم لە ساڵی 1959 لەدایک بووە و لە ساڵی 1924 کۆچی دوایی کردووە. بەڵام لە دوای خۆی مێژوویەکی پرشنگداری لەشکاندنی چەندین ڕێچکە لە قۆناغەکانی ژیانیدا تۆمار کردووە و ژمارەیەک بەڵگە و دۆکۆمنت و توێژینەوە لەسەر ژیانی ئەو ژنە ناوداری کورد چاپ کراون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.